پارتی دەیەوێت لایەنە بەشداربووەکانی ناو کابینە نوێیەکەی حکوومەت لە پەرلەمان ئۆپۆزیسیۆن نەبن و لە حکوومەتیش بەشدار بن و ڕەخنەبارانی کارەکانی حکوومەتیش بکەن. دەیەوێت ئەو بەڵێنەش لە لایەنەکان وەرگرێت تا کۆتایی تەمەنی کابینە لە حکوومەتدا بمێننەوە و هیچ پرۆژەیەکی دیاریکراویشی بۆ چارەسەرکردنی قەیرانەکان ئاشکرا نەکردووە. چاودێرێکی سیاسی دەڵێت ئەوەی پارتی دەیەوێت دەرخەری ئەوەیە نایەوێت قەیرانەکان چارەسەر بکات و دەیەوێت لایەنە بەشداربووەکانیش بێدەنگ بکات. پارتی دموکراتی کوردستان کە ئێستا داوای ئەوە بکە بڵێ بێ هەر لایەنێک هاتە حکوومەتەوە 4 ساڵەکە بمێنێتەوە، ئەوە مەبەستێتی ئەو لایەنانە تیا بەشدار نەبن لە حکوومەتە و ناشێوێ قەیرانەکان چارەسەر بکە و ناشێوێ کەس ڕەخنەی لێ بگرێ. ئەگەرنا دەبوو بێباک بێ بڵێ هەر کەسێک گەندەڵی بینی نەعەدالەتی بینی، هەر کەسێک بینی حکوومەت خزمەت ناکە، هەر کەسێک بینی حکوومەتی هاوڵاتی نییە، پێشەلکاری مافی مرۆڤەکە، وەکو لایەن وەکو حکوومەت وەکو پەرلەمان چێ ڕەخنەی هەیە ئێمە بێباکی نەبوو ئەمە بڵێ. بەس تۆ پێشەکی بڵێ بێت لە ناو حکوومەت تابی نابێ ڕەخنەمان لێ بگری و نابێ پاشەک شەش بکەی. ئەوە بەڵگەی لەسەرەوەی کە ئیرادەی چاکسازیان نیە و دانێ بارودۆخەکە و خۆی بمێنێتەوە و کەسیش بۆی نەبێ قسە بکە. پارتی دیموکرات گەڕی دانوستانەکانی بۆ ڕازیکردنی لایەنەکان بۆ پێکێنانی کابینەی نۆیەم دەست پێ کردووە و یەکێتی نیشتیمانی ڕازیە بە بەشداریکردن و دەیەوێت زۆرترین پۆستیش لە حکوومەت و پەرلەمان وەرگرێت. نەوەی نوێ و یەکگرتووی ئیسلامی ئۆپۆزیسیۆنبوونی خۆیان ڕاگەیاندووە و هەموو چاوەکانیش لەسەر بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیە کە ئاخۆ بەرەی ئۆپۆزیسیۆن بەهێز دەکەن یان بە پێچەوانەی خواستەکانی پارتی گەر بەشداری حکوومەتیش بکەن لە پەرلەمانەوە هەر چاودێری وردی کارەکانی حکوومەتن و بە یاسا شەڕ لە پێناو خزمەتی خەڵک دەکەن. بە بڕای ڕۆژنامەنووسێکیش لایەنە ناڕازیەکانی پێشوو دەبێت لە دەرەوەی حکوومەت بەرەیەکی بەهێز دروست بکەن و بەشداریە و حکوومەتە نەکەن کە هیچ چارەسەرێکی بۆ قەیرانەکان پێنیە و لە داهاتووشدا ڕوبەڕووی کێشە و گرفتی گەورەتر دەبێتەوە. ئەو حکوومەتەی داهاتوو حکوومەتێکی پڕ لە قەیرانی بێچارەسەرە بەدەیان مەلەف ڕوبەڕووی دەبتەوە. حکوومەتەکە ناتە جێشانازی ئەوەی بەشداری بکەم ماڵی وێران دەبی، بەڵام دەسەڵات بەزیرەکانە توانیتی وێنەیەک بچێشی و سوودی لە کەم زانیاری مەعارزە وەرگرتیە. خۆی لە ڕاستیدا دەسەڵات زۆر پێخۆش هەموو لایەک بێتە ناو و حکوومەتە لەبەرەوە حکوومەتە هەر سێمانیش کە قەیرانەکە گەورەکان لێبەدی دەکرێت ڕوبەڕووی مەلەفی عێراقی و ئیقلیمی زۆر خەتەر دەبتەوە بۆی پێخۆشە هەموو لایەک بێننایە. بەڵام ئێستا مەرجی دانایە بۆ ئەوەی ئەو کاتێک کە ئەو قەیرانە داهات بەجیان نێلن بۆیە وەکو بری کەمینێک بۆ سەیەکی زۆر گەورە لە بۆ حیزبە معارەزەکان دانرات. حیزبە معارەزەکان باشترین ئیش ئەوەیە بەجێ میلەت بکەن، بەجێ پەیامی خوایی بکەن، نزیک دەسەڵاتی فاسید و زاڵم نەکەون، جەبهەیەکی زۆر فراوان پێک بینێن لە ناو خۆیان لەگەر شخصیات لەگەر مەدەنیەکان و لەگەر ئەو میلەتە پێکەوە بینای کوردستان بکەن. پارتی و یەکێتی دوو حکومڕانەکەی 27 ساڵی ڕابردووی هەرێمن کە خاک و خەڵکەکەیان بام ڕۆگەیاندووە و بێ ئەوەی پرۆژەیەکی دیاریکراویشیان بۆ چارەسەری قەیرانەکان پێبێت دەیانەوێت بە کۆڵێ قەیرانی دارایی و سیاسی و خزمەتگوزاریەوە کابینەیەکی دیکە بخەنە سەر خەرمانی حکومڕانیان و لایەنە ناڕازیەکانیش دەزوەستانن ئاخۆ لە حکوومەت بنیانەوە ئۆپۆزیسیۆن چۆن کۆتایی بەستەم و گەندەڵی و ناشەفافیەکانی حکوومەت بێنن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.